بەڕاستی ئەم بێکاریە یەکێک لە هۆکارەکانی کە زیاتر بۆتە باسی خواست لە ناو خەڵکە نەبوونی دامەزراندنە. دیارە دەرچوویەکی زۆری زانکۆ و پەیمانگاکان هەیە لەم شارەدا لە نێوانی هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە ململانێکی زۆر هەیە، بۆیە قوتابیان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان قوربانی سەرێکین لەو دامەزراندنە و زیاتر ئەو دانەمەزراندنە بۆتە جێگەی بێکارێکی زۆر، بۆیە گەنجان بە تایبەت دەست دەبن بۆ نەرگێلە کێشان و هەندێک شوێنی نەشیا و زیاتر ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و دەرەنجامەکانی بۆ سەر کۆمەڵگا. پێشتر کارگە و چەشتخانەیەکی زۆری لێبوو، ئێستا تا ڕادێک زۆر دابەزیوە واتە داخراون، بۆیە ئەمەش هۆکارێکی تری سەرێکی ئەو بێکاریە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ حکوومەت قیتاعی خاص و حکوومەت دیارە کەرتی تایبەت مەبەستم، ئەوەشە یەکێکی تر لە هۆکارەکانە. نەبوونی ئەمنیەت بۆتە یەکێک لە هۆکارەکان، ینی نەبوونی ئاسایش بۆتە یەکێک لە هۆکارەکان کە خەڵک نەتوانێت پرۆژە لەو شارە بکاتو. بە دیارە دەوڵەمەندێکی زۆرەیە لە شارەکانی تر پرۆژە و شتی گەورەکەن و لێ خەڵکی استفادەی لێکە، بەڵام لێرە لەبەر لەبوونی ئاسایش، لەبەر ئەوەی کە پێشتر چەندین شەڕی نێونەتەوەکان دروست بووە، بۆیە ئەمنیەتێکی زۆر کەمەیە. بێکاری لە خورماتوو سەری هەڵداوەتەوە ماوەیەکی زۆرە، هەموو گەنجان کۆمەڵێ گەنجی زۆرمان هەیە، بۆ نمونە مەکتەب و زانکۆیان تەواو کردو، زۆر بێکار و بێ ئیشن، ڕۆژانە خەریکن کاری، هیچ ڕۆژانە سەرقاڵن بە کافتریاکانەوە، هیچ ئیشێک و هیچ پرۆژەیەک و بڵێ شتێ نییە لە خورماتوو گەنجان پێوە سەرقاڵ بکەنیان دەوام بکەن، هیچ کارگەیەک و هیچ سێشتخانە ئەوانە هەمووی داخراوە، هیچ ئیشێک نییە گەنجان بیکەن و هەموو گەنجان لە ماڵەوەن و کۆمەڵێکیانش لە کافتریاکان و هۆکارەکەی بۆ حکوومەت دەگەڕن، چونکم حکوومەت هیچ هەلێکاری نییە بۆ گەنجان، بۆ ئەوەی دایان بمەزرێنێ لە کۆمپانیایەکە یان تاعیناتێ یان شتێ بکرێتەوە و گەنجانیش بەهۆیەوە هیچ بێکارن و لە ماڵەوە دانیشتووە. پێویستە حکوومەت بە زووترین کار هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنێ یان پرۆژێ بکاتەوە بۆ گەنجان پێوە سەرقاڵکەن دەوام خۆیان بکەن و ئەمەش بۆ حکوومەت دەگەڕێنەوە، حکوومەت دەبێ ئەمە چارەسەر بکات. عەرەب و تورکمانەکان لێرە دەسەڵاتێکی زۆریان هەیە، بۆ نمونە هەر خزمەتگوزاریەک و هەر تاعیناتێ بێت تەبعەن ئەوان کەسانی خۆیان دامەزرێن و ئەمەش بۆ ئەوە گەڕێتەوە گەنجانی کورد لە 180 بۆ 90 بێکارن و چونکم هیچ دەسەڵاتێکی نییە کورد ئەم گەنجانە خزمەتگوزاریەکیان بۆ بکاتیان تاعیناتیان شتێک، ئەوانیش بۆ گەنجانی کورد هیچ شتێک ناکەن.